کە دەگەیتە 50 ساڵیت تەمەن بە ڕۆژ و هەفتە و ساڵ ناپێورێت، بەڵکو بەدەیە دەیەی 20ەکان و 30ەکان و 40ەکان و بەم شێوەیە. لە دەیەی 20ەکاندا هەز دەکەی جیرفانەکانت بەردەوام کونیان تێدایە و هیچ پارەیەکت بۆ کۆ ناکرێتەوە و زەندەقت لە دوا ڕۆژ دەچێت. لە دەیەی 30ەکاندا هەز دەکەیت ئەم دنیایە خۆی وەکو خێدانێک کونکونە و هەر چۆنێک دەجوڵێیتەوە برینێکت دەکولێنێتەوە. لە دەیەی 40ەکاندا هەز دەکەیت دوو دێی ڕابردوو لێبەر بۆتەوە بەهۆی ترست لە قسەی خەڵکەوە. بەڵام لە دەیەی 50کاندا دەزانیت ئەوەی کون بووە جیرفان و دنیا نەبوون، ئەوەی کون بووە یادەوەری تۆیە و وردە وردە بەردەبنەوە. عینەکەکەت لە چاوتدایە و بۆی دەگەڕێیت. لەوە دڵنیایت کەسێک لە شارێکی دیکەیە و لە بازاردا چاوی بۆ دەژێڕیت. دەخەویت و هەز دەکەیت یەکێک سەیرت دەکا. لە هەموو ناوەکاندا یەک دوانێک ماونەتەوە. لەو هەموو ڕووداوە یەک دوو وێنە و چەند گرتەیەکی کورت لە خەیاڵت ماونەتەوە کە کات و شوێن و شێوەی لە شولاری ئێستات